یەکێک لە پێک هاتە خۆراک گرنگەکانی خۆراکە بەڕاستی. ئەم پرۆتینەیە سوودی چییە؟ ئەم پرۆتینەیە کە یەتە خۆراکە پرۆتینەکان کە یەتە لە شەوە یەک دنیا سوودی هەیە. طبعاً پرۆتین ئێمە لە 20 ترشە ئەمینی پێک دێ، واتە ئەو پرۆتینەی کە ئێمە خۆین باشە 20 ترشە ئەمینی. ئەم 20 ترشە ئەمینیە سەرچاوەکەی خۆراکە و سەرچاوە خۆراکەکان کە پرۆتین دەوڵەمەندن پێچین دوو سەرچاوەمان هەیە. سەرچاوەیەکمان هەیە کە پێوترێت سەرچاوەی ئاژەڵی کە وەکو چی وایە وەکو مەسەلەن گۆشتەمەنیەکان سەرچاوی باشی پرۆتینن و لەگەڵی شایە نیست با بڵێن هێلکە و لەگەڵی شایە شیرەمەنیەکان ئەمانە سەرچاوی ئاژەڵی پرۆتینن یەکجار گرنگن بەڕاستی و لەگەڵی شایە سەرچاوی دووەم سەرچاوی ڕۆکیەکانە واتە دوو سەرچاوەمان هەبوو بۆ پرۆتین سەرچاوە ڕۆکیەکان و لەگەڵ سەرچاوە ئاژەڵەکان. سەرچاوە ڕۆکیەکان وەکو چی؟ سەرچاوە ڕۆکیەکان وەکو نیسک و نۆک و لۆبیا و ماش و فاسوولیا و ئەمانە سەرچاوی چییە؟ سەرچاوی ڕۆکیە. واتە ئێمە ئەمە گۆشتەمەنیەکانە و لە خواریشەوە چیمان هەیە و لە خواریشەوە سەرچاوە ڕۆکیەکانمان هەیە. سەرچاوە ڕۆکیەکان وەکو باسم کرد نیسک و نۆک و لۆبیا و ماش و فاسوولا لە چەرەساتیشە هەر پرۆتین هەیە، لە چەرەساتیشە هەر پرۆتین هەیە. ئەم دوو سەرچاوە سەرچاوەیەکی گرنگن بە پرۆتین. باش بۆچی پرۆتین گرنگە؟ وەکوتم ماسوولکەکانی ئێمە خۆشەویستان ماسوولکەی ئێمە بەردی بناغەی پرۆتینە، واتە تۆ بۆ ئەوەی ماسوولکە بۆ دروست بێ بەردە بناغەکەی چییە؟ پرۆتینە. ئەگاتان لێ خۆشەویستان خی گەورە چۆن ئێمەی پاراستووە لەم خۆراکانەوە سەرچاوی بردی بناغەی ماسوولکەکانی ئێمە چییە؟ بەردی بناغەی پرۆتینە و لەگەڵی شایە ئەوەی ئەو بەرگری لە شەی ئێمە ئەم خانانەی بەرگری لە شەی ئێمە بە چی دروست دەبێ؟ چی دروستیەکە؟ پرۆتینە. پرۆتینەکان ڕۆڵێکی باشیان هەیە بۆ دروستکردنی بە ئەم خانانە. خاڵێکی کە هەموو ئینزیمەکان و هۆرمۆنەکان پرۆتینن ڕۆڵێکی باشی هەیە لە دروستبوونی ئیشکردنی و دروستکردنی ئەم ئینزیمانە لەگەڵ چیە؟ لەگەڵ هۆرمۆنەکانە.